لەگەڵ ئەوەی لە ئێستادا بە زەبری هێز خۆپیشاندانەکانی مانگی دیسێمبەر سەرکوت کراون، بەڵام کاردانەوە و کاریگەریەکانی ئەو خۆپیشاندانانە بەردەوامن. لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا 62 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی چەند داوایەکیان ئاڕاستەی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان کرد. تێیدا داوایان کرد ئەو خۆپیشاندەرانەی دەستگیر کراون ئازاد بکرێن و بەسەر بازگاکردنی شار و شارۆچکەکانیش ڕابگیرێت. لە ڕاستیە گەنجانی خوێنگەرمی دڵشکاوی گیرفان بەتاڵی بێکاری ئەم وڵاتە گێرەشەوێن نەبوون، بەڵکو ئەوانە گێرەشەوێن بوون کە گەنجەکانیان گرت و شەهیدیان کردن. دەستگاکانی ڕاگەیاندن پەیامنێران گێرەشەوێن نین، بەڵکو ئەوانە گێرەشەوێنن کە لێیان دەدەن و ڕاپێچیان دەکەن و دەیانگرن و ڕاپێکی زیندانەکانیان دەکەن. ئیدانە و سەرکۆنەی هەر جۆرە توندوتیژێک دەکەن کە بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجام دەدرێت. هەرچی زووەکار بکرێت بۆ جێبەجێکردنی داوای ڕەوای خۆپیشاندەران. دووەم، هەنگاوی کردەیی بنرێت بۆ باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان و دابینکردنی شایستە داراییەکانی موچەخۆران. سێهەم، پاراستنی سەلامەتی خۆپیشاندەران بسپێرێت بەهێزی چالەکە مەدەنیەکان و پۆلیس. چوارەم، دەست بەجێ ئازادکردنی تەواوی خۆپیشاندەران لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێم. پێنجەم، بڕیاری ڕاگررتنی بەسەر بازگەکردنی شار و شارۆچکەکان. پێکێنانی لیژنەیەکی باڵا لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران بە مەبەستی دەستنیشانکردن و لێپرسینەوە بە ساگەیاندنی ئەو کەسولایەنانەی کە توندوتیژیان بەرامبەر خۆپیشاندەران کردووە. هەر لە کۆنگرا ڕۆژنامەنووسیەکەدا کەسوکاری دەستگیرکراوانی خۆپیشاندانەکان ئاماژەیان بەوە کرد تا ئێستا هیچ هەواڵێکیان لەسەر دەستگیرکراوەکانیان نییە و بێسەر و شوێنن. هەر بۆیە داوایان کرد سەرجەم دەستگیرکراوەکان ئازاد بکرێن. داوا ئەەکەم لەم حکومەتە بزانین ئەم کوڕانەی ئێمەیان بۆچی گرتووە کە مدافعیان کردووە لەسەر بێقاچ و بێدەس و چاو و کوێر و شەل و بێوەژن و هەتی و ماڵوێران. یعنی چیان کردووە کە گرتوونیان؟ ئەم قووەتەیان هاوردووە بۆ سلەیمانی بۆ زەمانی زەعیم سدیقە 180 کەسی کردە ژێر خۆڵەوە. ئەم میلەتە هەر بەو چاوە سەیرەکەن. حکومەتی خۆمان ئەبێ چاویان لەم گەنجانە بێ، ئەبێ زوڵمیان لێ نەکەن، ئەوانە بگرن، ئەوانە سزابن کە بە بەلاش خەڵکە کوژن، چونکی خوێن ڕشانن گاڵتە نییە. دوا ڕۆژ دوشمنایەتی لێ پەیادێ. ئەمانە کەسیان هەیە، مناڵیان هەیە، برایان هەیە. ڕجاکەم لەو قایدانە لەم ڕۆڵەی کوردستانە کە سوڵتەیان بەدەسە گەنجەکان نەچەوسێنەوە، حەقیان بەنەدەست. ئەنجا نەخۆشی دریشخایەنی لەگەڵ نەیان هێشتووە هیچی بۆ بەرین هیچی بدەینێ. یعنی چی کردووە؟ مە لەبەرەوەی هەر مدافعی کردووە، مدافعەکە لەسەر خۆی کردووە بابە چی لێکەنی. بەخوا نووری سەعید 40 ساڵ عێراقی یا بەنگلیز دوایی بەجلی ژنانەوە گیرا لە ئاودەسا کوشتیان. خۆپیشاندانەکانی مانگی دیسێمبەر کە بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوام بوو، تێیدا 6 خۆپیشاندەر شەهید کران و نزیکەی 150 کەسیش بریندار بوون. هاوکات بە سەدان کەسیش دەستگیر کراون و تا ئێستاش بەشێکیان ئازاد نەکراون. حکومەتی هەرێمیش جگە لە سەرکوتکردن هیچ هەنگاوێکی کەی بە ئاڕاستەی جێبەجێکردنی داواکانی خۆپیشاندەران نەناوە و دیاریش نییە سەرنجامی ناڕەزایی هاوڵاتیان بەکوێ دەگات. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.